بەسەرپەرشتی باڤڵ جەلال تاالبانی سەرۆکیکێتی ئەنجومەنی نوێی سەرکردایەتیەکێتی دووەمین کۆبوونەوەی خۆی ئەنجامدا و 19 کەسی بە ئەندامی مەکتەبی سیاسی هەڵبژارد. لا کۆبوونەوەکەشدا باڤڵ جەلال تاالبانی ڕایگەیاند یەکێتی لا هەوڵەکانی بۆ دابینکردنی موچە و ژیان و گوزەرانی خەڵک و مافە دەستوریەکانی کورد لە عێراق بەردەوام دەبێت. لە کۆبوونەوەی ڕۆژی دووشەممەدا ئەنجومەنی سەرکردایەتیەکێتی 19 ئەندامی سەرکردایەتی بە ئەندامی مەکتەبی سیاسی هەڵبژارد کە پێنجیان ئەندامی یەدەگرن. ئەندامانی ئەنجومەنی مەکتەبی سیاسی 14 کەس. هاوکات سعدی ئەحمەد پیرەش وەک وتەبێژی یەکێتی هەڵبژێردرا ناوبراو لە کۆبوونەوەکانی هەر سێ ئەنجومەنی سەرکردایەتی و بەرژەوەندی باڵا و پشتیوانی بەشداری دەکات. هەروەها دکتۆر خەسرەوگوڵ وەک نوێنەری سەرۆکی یەکێتی لە هەر سێ ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی باڵا و بەرژەوەندی و ئەنجومەنی پشتیوانی دەستنیشان کرد و ناوبراو بەشداری کۆبوونەوەکانی هەر سێ ئەنجومەنەکە دەکات. دکتۆر خەسرە و بوو بە نوێنەری جەنابی سەرۆک بۆ هەموو بۆنەکانی کە سەرۆک بینێری، منیش بووم بە وتەبێژی ڕسمی یەکێتی نیشتیمانی و بەشدار بم لە هەموو کۆبوونەوەکانی تری غەیری مەکتەبی سیاسی. دوای کۆتایی هاتنی کۆبوونەوەکەش ئەنجومەنی سەرکردایەتی لە ڕاگەنراوێکدا دەڵێت لە هەردوو کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی نوێ کاڕۆژانی 8 و 9 تشرینی یەکەم ئەنجامدران سەرۆکی یەکێتی جەختی لە دوو پرەنسیپی گرنگ لە سیاسەتی یەکێتی کردوەوە کە بریتین لە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئەولەویەتی ئەو پرۆسەیە تایبەت باموچە و ژیان و گوزەرانیان و دووەمیش پرەنسیپی استراتیژی کە بریتیە لە ماف و ئێستحقاقە نەتەوەیی و دەستوریەکانی گەلەکەمان لە عێراق. لە کۆبوونەوەکاندا باڤڵ جەلال تاالبانی ئەوەشی خسۆتە ڕوو ئەو دوو داخوازیەش باگرتنەبەری سیاسەتێکی کوردستانی و عێراقیانی ڕاست و دروست دەبێت کە لە کوردستان یەکریزی ڕاستەقینە چاکسازی جەوهەری و ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی پێویستە و لا بەغدادیش بە هاوپەیمانی و هاوبەشی و هاوسەنگی و کردنی پایتەخت بە چەقی استراتیژی خەباتی سیاسی و دیموکراتی و دەستوری دێتەدی. بۆ مەبەستەش کۆبوونەوەی سەرکردایەتی تەکید لە سەرپتەوکردنی پەیوەندی کوردستانی و عێراقی لەگەڵ هێز و لایەنەکان بۆ ڕایکردنی ئەرکە نیشتیمانی هاوبەشەکان کردەوە. لە پاڵ هەڵبژاردننی ئەندامانی مەکتەبی سیاسی ئەنجومەنی سەرکردایەتی ئەرکی مەکتەب و ئۆرگانەکانیشی بە گوێرەی پەیڕەوی نوێ دیاری کرد. بڕیاریشیدا بەڵگەکانی پەسەندکراوی کۆنگرە لە پەیڕەوی ناوخۆ پرۆگرام و راپۆرتی سیاسی چاپ و بڵاو بکرێتەوە و بخرێتە بەردەم ئۆرگانەکان و بۆ ڕایگشتی. واجەختیشی کردەوە کە کار دەکات بەویستی ئاشکردنەوەی سەرجەم هەواڵانی یەکێتی لە ئاستە جیاجیەکانی خەباتە. لەم ڕۆژەوە باڤڵ جەلال تاالبانی داوای لە هەموو تێکۆشەرانی یەکێتی کردووە با جۆش و خڕۆشی یەکێتیانەوە وەک هەمیشەشان بدەنە بەر ڕاپەڕاندنی ئەرکە نیشتیمانی و حیزبە تازەکانی خەبات لە خزمەت خەڵکی کوردستان کە سەرچاوی هێز و وزەی یەکێتین. بەیانی سەعاتدەوە دەست پێ دەکەین بە هەیئەتێک دەست پێ دەکا بە پرۆسەی ئاشتکردنەوەی ئەو کەسانەی کە ڕخنەیەکیانێ ئیرادێکیانەیە زویر بوون، مەسەلەن لەوانە هەیئەتەکە پێک دێ لە کاک بافڵخۆی، کاک شەخ زەعفەر، کاک لێری سەید مەجید، کاک عیماد و من. پەیوەست بە هەڵبژاردنەکانی داهاتووش سەرۆکی یەکێتی ڕایگەیاند سەرکردایەتی نوێ و هەموو هەواڵان یەکێتی لەم ماوە نزیکەدا دوو تاقیکردنەوەی گرنگیان لە ئەستۆدایە کە ئەوانیش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە لە سایی ئالەتێکی گونجاو و لە باری دیموکراتیدا وتیشی نابێت هەردوو ئەرکەکە ئەوەشمان لە بیر بباتەوە کە هەمیشە داکۆکی لە شای سەدارایەکانی خەڵکی خۆشەویستی خۆمان بکەین کە پێویستە تێکەڵ بە ململانێ سیاسیەکان نەکرێت چ لە نێوان هەرێم و بەغداد و چ لە ناوخۆی کوردستان چونکە قوتی خەڵک هێڵی سوورە بۆ ئێمە و هەرگیز دەستبەرداری نابین. ڕۆژانی 27 ئەیلول تا 1 تشرینی یەکەمی ئەمساڵ یەکێتی پێنجەمین کۆنگرەی ئاسایی خۆی ئەنجامدا کە یەکەمین کۆنگرە حیزبەکە بوو پێش وادی دیاریکراوی خۆی ئەنجام بدرێت و کۆنگرەی پێنجەم یەکێتی ئەندامانی نوێی سەرکردایەتی هەڵبژارد و کارنامەی سیاسی یەکێتیش بۆ 4 ساڵی داهاتوو دیاری کرد.